لافتەی نۆزدەی خولیانە نایابەکانی تۆپی کوردستان هەردوویانەی سۆران و ئارەرات لە نەوێرگای سۆران بەیەکگەیشتن، بەڵام بۆی دروستبوونی شەڕ واژاوە تەنها نیوەی یەکەم یارەکە بەڕێوە چوو. نیوەی یەکەم یارەکە دەستی پێکردو هەردوویانە چەند نرشێکیان بۆ سەر گۆڵ یەکتر ئەنجامدا، تا لە خۆیەکی 27 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ ئارەرات هەژمار کرد، بەڵام مجتەبا ئیسماعیل یاریزانیان ئارەرات سەرکەوتوو نەبوو لە جێبەجێکردنی لێدانە سزاکە و گۆڵپارێزی سۆران تۆپەکەی گەڕاندەوە. بەڵام ئەمە سەرەتای دەرکەوتنی کێشە واژاو بوو لە یارەکەدا. دوای لێدانە سزاکە ناوبژیوان دوو کارتی زەردی یەک بە دوایەکی بەڕووی یاریزانانی سۆران بەرز کردەوە، بەمەش نیوەی یەکەم بە بێ گۆڵ کۆتایی هات. لە کاتێکدا هەمووان چاوەڕوان بۆ نیوەی دووەم یارەکە دەست پێ بکاتەوە، بەڵام بۆی دروستبوونی شەڕ و ناکۆکی لە نێوان یاریزانانی هەردوورە لە ژووری جلگۆڕین یانی ئارەرات بەڕیاریدا یاریگاچە هەبێڵێت و بە ئامانگی لەگەڵێکی تۆپی کوردستان نیوەی دووەم یارەکەی تەواو نەکرد. لەبارەی دۆخی ژووری جلگۆڕین و شەڕ واژاوەی نێوانیان ڕایەنەریانی ئارەرات و بەرپرسی ڕاگەاندنیانی سۆران قسەی جیاواز دەکەن. بۆی کۆبوونەوەی هەندرانیانی سۆران لە بەردەم ژووری جلگۆڕینی ئارەرات لە ژێر چاودێری و ڕێکاری توندی ئەمنی یاریزانانیانی ئارەرات بەڕێکرانەوە. چارەنووسی یارەکەش دیار نییە چی بەسەر دێت و لە بەرژۆندی کامیانە یەکلا دەبێتەوە یاخود نیوەی دووەم لە کاتێکی دیکەدا بەڕێوە دەچێت. بەداخەوە یعنی یاریەکەش گێمی یەکەم بە شێوەیەکی یاسایی تەواو هیچ کێشە و گیر و گرفتی تێدا نەبوو، بەڵام لە ئەنجامی چوونە ژوورەوەی هەندێک دەمەقاڵێ لە بینی ناوبژیوان و ینی هەر قسەیەکی ئاعتیادی ئاعتراضگرتن لە یەکتری لە بینی ناوبژیوان و یاریزانانی ئێمە و ئەوان ئیتر ئەوان شاد تەداخولیان کردو بۆ دەمەقاڵەیەکە زیاتری بەخۆوە بینی. لە ئەنجامدا ئەوان چوونە ژوورێ و پێک هەڵپشان ڕوویدا لە بین یاریزانانی ئێمە و ئەوان، بەڵام دواتر هەموو هادە کراوە هیچ کێشەی وا لە گۆڕێدانە بوو کەەوە ئەوان چوونە ژوورێ وتیان ئێمە ناینەوە ناو یاری، بەبێ ئەوەی هیچ ناوبژیوان هیچ بڕیارێکی بدە، بەبێ ئەوەی دەستەی ناوبژیوانان سەرپەرشتیاری یاری وتی هیچ کێشە لە ئارەدا نییە، هێز ئەمنیەکان لێرە بووینە جمهور تەداخولی نەکردووە، هەموو یاریەکە بە ستایلێکی لەناو لاکێشەی سەوز هیچ کێشەیەک نەبووە. دواتر ئەوان کە بانگشتەوەی دەکەن گوایە هێرشکراوتە سەر ئێمە، لە کوێنە هێرشکراوتە سەر ئێوان؟ نەخێر هیچ شتیوانی ئەسڵ و ئەساسی نیە، پڕوپاگەندەیە، خۆدزینەوەیە لە یاریەکە بەجێهێشتنی یاریگایە، ئەگەرنا با ئەو یاریەکەی تەواو کردبا ئەجە دواتر بڕیار ئەدرا بزانم چێ کەم تەرخەم بوو با باجەکەی وەرگرتبا. زۆر بەداخەوە بەڕاستی ئێمە هاتبوون یاریەکی پاک یاریەکی وەرزشوانانە ئەنجام بدەین لێرە، بەڵام لە دوای ئەوەی کە گێمی یەکەم تەواو بوو بە چەند یاریزانێک ناڵێم هەر هەمویان، چەند یاریزانێک لەگەڵ دەستەی کارژێڕیان بە تەحدید ناڵێم هەر هەمویان، بەڵام یەک دوو ئیداریان لەگە ڕاهێنەری گۆڵپارێزەکانیان هێریشان کردە سەر دەستەی ناوبژیوانان و یاریزانانی ئێمە کەەوە بە هۆی سەبەبی ئەوەی کە لوتی یاریزانێکمان شکا تەهدیدیان کردێ ناوبژیوان کە ئەگەر بێەوە جەزامان بۆ لێ نەدای یانیش فەریقمان بدۆڕێ بە سەلامەتی لە هەرگە ناچێ دەرێ. ئێمەش بۆ پاراستنی بەڕاستی گیانی یاریزانانی خۆمان بڕیارماندا کە گەیمی دووەم دانەبەزین.